لەگەڵەوەی عێراق موچەی خەڵکی کوردستانی بە مامۆستایانیشەوە بڕیوە، بەڵام بە راورد بە مافی منداڵان لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و لەگەڵ تەنانەت لەگەڵ وڵاتانی دەوروپەریش، چونکە کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی چڕوپڕیە بۆ هەم بۆ پەروەردەی مناڵ هەم بۆ دابینکردنی مافەکانیان. ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر و پرسی زیاتر لە میوانەکەمان دەکەین. میوانەکەشمان زۆر بەڕێز دکتۆر دیندار زێباری، ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کار ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر شەوتان باش و زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتە ژووری هەواڵی کوردستان 24. با هەر لە بەراوردێکەوە دەست پێ بکەین لە ڕەوشی منداڵان لە هەرێمی کوردستان بەراورد بە باقی عێراق، لەگەڵەوەی کە عێراق زۆڵ موستەمی کردو نایەڵێ موچەی مامۆستایان و موچە خۆرانیش بنێڕێکە لە 2010 ئەمەش زۆڵ موستەمە لە منداڵان. من دەمەوێ بەڕای ئێوە ینی ڕەوشی منداڵان لە هەرێمی کوردستان بەراورد بە باقی عێراق و تەنانەت بە وڵاتانی دەور و پشتیش چۆنە؟ زۆر سپاس برای عزیز و خۆشەویستمان حاکم فەرهاد بەم دەرفەتە. بەڵێ بابەتی پاراستنی منداڵ یەکێک لە تەوەرە هەرە سەرەکیەکانە بەنسبەت جارنامە نێودەوڵەتیەکان و هەروەها یاسای نێوخۆی وڵاتان. بەنسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان کە لە چارچێوەی وڵاتی عێراقدا عێراق چەندین ڕێکەوتنامەی پەسەند کردووە و کە زۆربیان پەیوەندیدارن بە تایبەتی لە بواری مافی منداڵ پەیوەندیدارن بە ئەرک و بەرپرسیارەتیەکان بەنسبەت دەوڵەتی عێراق و هەروەها پشتگیری نێودەوڵەتی و ئەو میکانیزمی نێودەوڵەتی بوو پاراستنی منداڵەوە کە دەست پێ دەکرێت لە شارەزابوونیان لە مافەکانیان تا دەگاتە پاراستنیان. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو پێگەیە هەرێمی کوردستان کە ناسراوە لەسەر ئاسی نێودەوڵەتی و نێوخۆی بەو پێگەیە کە شوێنی حەوانەوە بووە بۆ هەموو پێکاتەکان و لێرەدا حقت بابەتی ململانەی چەکداری ئەمە بابەتێکی سەرەکیە بەنسبەت مافی منداڵان. بەڵام پێشەوە ئێمە وەکو پرۆسایەکی حکومڕانی لە هەرێمدا تەنها لەم کابینەی نوێم بە پێی پرۆگرامە کە وزارەتی پەروەردە ڕاگەیاندووە توانیمان دەستکەوتێکی باشمان هەبێت لەم کابینە ئەویشەوە بووە بۆ ئەو مناڵانەی کە لە خوێندن دابڕابوون بۆ ئەوەی نزیکەی 13,000 بەسەرەوە بە پێی پرۆگرامی خوێندن کە هەمان بۆ لەو کابینە باک تو لێرنینگ ینی گەڕانەوە بۆ خوێندن. ئەمە تۆمارێکی باشە و داتایەکی باشە لە بەردەستمان وەکو بواری ئەتوانم بڵێم ئاسایی لەسەر ئاستی خوێندنی منداڵان. لە سەر ئاستی پاراستنی منداڵ ئێمە وەکو هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکمان هەیە لە پەرلەمانە یونیسف لانە نێودەوڵەتیەکان یوێنیش پشتیوانیان لێ کردووە. درافتێکی باشە پرۆژەیەکی باشە حکوومەت ئامادەی کردووە. ئەمەش لایەنی یاساییە بەنسبەت وەزارەتی پەیوەندیدار ئێمە لەسەر ئاستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیوە دەست پێ بگرێت تا دەگاتە وەزارەتی تری معنی وەکو پەروەردە و حتا لەسەر ئاستی داراییش بێت. سەرۆکی حکوومەت جەنابیان لەم ئەخیرە حتا لە ڕووی هەندە هاوکاری کە بنیشتەجێبوون تەرخان کراوە ئەوانەی کە منداڵن لەگەل لەو شوێنانن کە شوێنی حەوانەوەیە بۆ ئەو خانمانەیەک و ئەو دایکانە کە کێشەی خێزانیان هەبووە ئەوانەی کە منداڵیان لەگەلە ئەمانەش بۆ ئەوەی سوودمەند بن لەو پرۆژە یانکو لەو هاوکاری حکوومەتە کە هەیتی حکوومەت کەیتی لە بواری نیشتەجێبوون لە داهاتوودا. جگە لەمانەش حقت پاراستنی منداڵ بابەتی سەرەکی ئێمەیە ئێستا. باشە کاک دکتۆر ئێوە وەکو ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان پەیوەندی ڕاستەوخۆتان لەگەڵ یونیسف لەگەڵ وڵاتانی تری پێشکەوتوو هەیە، بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ینی لایەنی نێودەوڵەتی چ سەرنج و تێبینیەکان هەیە سەبارەت بە پەروەردە و بە پاراستنی منداڵ لە هەرێمی کوردستان؟ بەڵێ هەر بۆ ئەم پرسیارەی جەنابێت لە هەفتەی ڕابردوو شاندێکی پایە بەرزیان کوباڵای نەتەوەی گرتوەکان بە سەرۆکاتی ڤێرجینیا گامبەر کە نوێنەری تایبەتی سکرتێری گەشتی نەتەوەی گرتوەکان بووە بۆ پاراستنی منداڵان لە شەڕ و پێکدادان یانکو لە ململانەی چەکداریدا کە ئەمە پۆستێکی گرنگی نەتەوەی گرتوەکانە و ئەم خانمە وەکو ئاستی بەرپرسیارەتیش ئاستی جێگیری سکرتێری نەتەوەی گرتوەکانی هەیە لە بەرپرسیارەتەکانی خۆیدا. لە سەردانی بۆ کوردستان لە حزوری جەنابی سەرۆکی حکوومەت
دەستخۆشی کرد لە هاوڵەکانی سەرۆکی حکوومەت و کابینەی نوێم بە ئەوەی کە هەوڵی جددی درراوە لە پاراستنی منداڵان لەسەر ئاستی پێکاتێ ئاینی بێت ئەثنی بێت و حتا لەوانەی کە ئێستادا تەحەدای ململانەی چەکداری لە ناوچەکەدا هەیە. حتا بەو تعبیرە کە دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەتی کرد بۆ ئەوەی کە شارەزاییەکی باش و تێگەشتێکی باش جنابیان هەیە لەم بابەتەوە پاڵپشتێکی باشیشە بۆ ئەوەی کە بەرنامەی نەتەوەی گرتوەکان و ستانداردی نێودوڵەتی لەم پرۆسە بەرچاو بگریت و حتا لەسەر ئاسی ناوچەکەش ئەم پاڵپشتی جنابی سەرۆکی حکوومەتی بەرز نرخان. بابەتەکان بەو شێوەیان یەکەمیان ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان لەسەر ئاستی وزارەتی پێشمەرگە و لەسەر ئاستی هێزە ئەمنیەکانی ئێمە بە پێی یاسا و پێی ڕێنەمایەکانی کە هەمانە لە 2007ەوە کە تەسبیت بووە نابێت لە ژێر تەمەنی 18 ساڵی بە هیچ شێوازێک هەرێمی کوردستان ڕێگا بدرێت بە ئەوەی منداڵان ناونووس بکرێن یان کۆم ببنە بەشێک لە هێزی سەربازی. دوام ئێمە مناڵێکی زۆرمە لە دەستی داعش ڕزگار کردووە لە شەڕی دژی داعش لە 2014ەوە زیاتر لە 1050 بەسەرەوە منداڵمان ڕزگار کردووە لە دەستی داعش کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە هەرێم ئەم ڕێکۆردەی هەیە و زیاتر لە 957 بەسەرەوەش منداڵی کچ ئەتوانم بڵم یەکەم کوڕ بوو یەدوام کچ کە بتوانین لە دەستی داعش ڕزگاریان کەمە دەستکەوتێکی گەورەیە بە نسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان لە شەڕی دژی ئێرهاب. لەمەش گەرەکتر حقەتوانم بڵێن پرۆسەی حتا دادگاییکردنی ئەو مێر منداڵانە بووە کە هەرێم هەی بوو لە دژی ئەوانەی کە سەر بە داعش بوون لەمەشدا هەرێم قەت وا سەیری مناڵی نەکردووە کە مناڵ تاوانبارە بەڵکو هەمیشە ڕۆلی ئیعادەی تەهیلمان پێدراوە. ژمارەیەک محاکمە کران بەڵام محاکمەکان 2 ساڵ 3 ساڵ بووە و ئازاد کراون و هەوڵمانداوە ڕۆلی ئیعادەی تەهیل دووبارە شیاننەوەیان بۆ بکرێت بەسەر ئاستی هەرێم. بابەتی تری گرنگ بە نسبەت ئێمە ئەویش بابەتی پەکەکەیە و هێزی چەکدارە و گروپە چەکدارەکانە لە ناوچەی مادەی 140 و بابەتی تر کە لە منتەقەی توانم بڵێم شاخەوایەکان کە تەواجدی ئەم هێزانەی پەکەکە تێدان و چەکدارانی پەکەکە تێدا هەیە. لەمەدا ئێمە خەڵکمان هەیە لە ڕانیە لە قەڵادزێ کەیسیان هەیە لە دادگایەکان کە مناڵیان ون بوونە. ئەمە مەترسێکی جار گەورەیە کە بەداخەوە ئەو سەرچاوانە ممکنە تەحەدەک نافەرمیش بن بەڵام ئەوی کە مەترسی هەیە ئەوەیە کە ئەم مناڵانە کە ون بوونە زۆر جار ئەیبینی لە ناو هێزەکانی پەکەکە جێگیر کراوەنیان و بە شێوەیەک لە شێوەکان باز دەکرێت کە جێگای کرایتەوە بە هەمان شێواز لە شنگاریش بە هەمان شێواز ئەم پرۆسە هەبووە. گروپەکانی تری چەکداریش کە هەنە لە مادەی 140 یان کە ئەو ناوچە ناوبراوەکانی هەرێمی کوردستان بەداخەوە یونیسف تەنها لە وەکو نمونەیەک باس بکرێت لەسەر ئاستی حەشدی شعبی لە بەسڕا زیاتر لە 119 منداڵی تۆمار کردووە کە التحاق یان کۆچوونە ڕێز هێزەکانی حەشدی شعبی لەم ئەخیرە UN لەگەڵ حەجی شعبی ڕێککەوتنامەیەکی ئیمزا کردووە کە ناکرێت لە ژێر تەمەنی 17 یان 18 ساڵی مناڵ بەکار بهێنێت لە هێزەکانی حەجی شعبی. دیارە مناڵێکی زۆر لەو هێزانە جێگیر کراوە و ئەمە پێچەوانەی یاسا نێودوڵەتیەکانە بەڵام ئەمە بە پێ تۆماری یونیسف بووە لەسەر ئاستی تێگەشتنی نێودوڵەتی. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەم پرۆسە ڕێگا پێدراو نییە دژی ڕاوستاوین و بە هیچ شێوازێک پاڵپشتی لەم پرۆسە ناکەین. زۆر باشە کاک دکتۆر ئەگەرچی ئەوە پرسیاری من بوو بەڵام سوپاس وەڵامی ئەو پرسیارەدایەوە کە هەندێک لە گروپە چەکدارەکان منداڵانی ژێر 18 ساڵ چەکدارەکەن و بەکاریان دەهێنن بۆ ئەجێندای تایبەتی خۆیان. بەڵام پرسیارێکی کە دێتە پێشەوە کاک دکتۆر نازانم تا چەندیش ئەوە پەیوەندی بە باسەکەی ئێمە و بە ئێوەشەوە هەیە ئەویشەوەیە لەبەرەوەی دۆخی عێراق یەکجار خراپە لە ڕووی پەروەردە و فێرکردن و بە تایبەتی بۆ منداڵان منداڵێکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هێنراونەتە هەرێمی کوردستان و جگەلەوە ئیشان پێکەن سواڵیشیان پێەکەن دەیبینی ڕۆژانە لە چوارڕایەکان منداڵێکی بناڵی بچوک بچوک خوار 5 ساڵ سواڵیان پێ دەکرێت. بەڕای ئێوە دەیانی دەتوانن چی بکەن بۆ ڕێگریکردن لەم کارانە؟ بەداخەوە جەناب حاکم حتا لەسەر ئاستی ئەو کەمپانە کە هەمانە لە هەرێم بە پێ ئەو سەرچاوانە کە UN بە ئێمەی داوە هەوڵێک هەبووە هەندێک لەو مناڵانە ناونووس بکرێن لە ناو هێزەکانی حەشدی شعبی ئەوانە ئێستا حتا لە کەمپەکانی هەرێمدا بوونە. ئێمە طبعا لە ڕێگای یونیسف هەوڵماندا کە هەڵی کاریان بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەمانە لە بێکاری بووە لە ئەوەی کە هەڵی کاریان نەبووە بچنە ئەو ڕێزان ڕێزی هێژی ئەو گروپە چەکدارانە کە حەشدن لەو ناوچانە.
ئەوی ئێمە حقیقت ئەوەیە وەکو چارەسەری دەبی باس لێ بکرێت یەک گەڕانەوەیانە بۆ خوێندن کە زۆربەی ئەم مناڵانە کە ئێستا لە کەمپەکاندا هەن ئەوەنە خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقن بەداخەوە بەشێکیان حتا حکم دراون و ئازاد کراون و هەوڵ دەدرێت کە ئەوەنە بگەڕێنەوە مەترسیان هەیە کە بگەڕێنەوە لەبەرەوە دووبارە محاکمە دەکرێنەوە لە سەرئاستی پارێزگاکانی تری عێراق وەزعێکی ناخۆشیان لەبەردەستەوە خودی UN ئاگادارە لەسەر مەوزوعە بۆیان ئەوی من حەزەکەم باسی لێ بکەم ئەوەیە کە دەبێ چاودێری نێودەوڵەتی بەهێزتر بێت دەبێ هێزە چەکدارەکان ئەوانەی کە گروپەکانی چەکدارینە لە ناوچانەی عێراق کە هەیە خۆ دوور بێخن خۆ دوور بکرێنەوە لە پرۆسەی ناونووسینە ئەو منداڵانە و هەڵی کار و بێکاری بێکاری نەمێنێت هەڵی کاریان بۆ برخسێت ئەمانە حقیقت لەوانی داراییش لایەنێکی گرنگە بەم بابەتە باش زۆر باشە بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵما بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش